الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوای گوێمان لە خراپە بپارێزە، خوایە هیدایەتی گۆرانی بێژی ئەم وڵاتە بدە، خوایە دەنگیان بکەرە خزمەتکاری قورئان، خوایە ڕەحم بە مردوومان بکە، هیدایەتی یا ڕەبی خوایە گەنجەکانمان بدە، خوایە حیا و حورمەتی ئافرەتانمان زیادکە، خوایە لە دایک و باوکمان ببورە، خوایە لە گوناهی ئێمەش ببورە. خوا جەلە جەلالوهو دوو نیعمەتی زۆر گەورەی لە قورئانە بەیان کردووە، بیستن و بینین، دوو نیعمەتە کە 19 جار لە قورئانە دووبارە بووەتەوە. حەڤە جاریان خوا جەلە جەلالوهو بیستن ئەخاتە پێش بینینەوە، واتە ئەم نیعمەتە زیاتر ڕەب العالەمین گرنگیمان بۆ دەرئەخا، علمی طبیش دۆزیوێتیەوە کە نیعمەتی بیستن یاوەکو گوێکان و بیستنی ئینسان پێش بینینی ئینسان تەکامل ئەبێت و تەواو ئەبێت لە سکی دایکەکاندا. ئەم نیعمەتە گەورەی کە ڕەب العالەمین بە ئێمە عەتا کردووە پێویستی بە مراعات هەیە، پێویستی بە شکرانە بژێری هەیە. دیقەت بدە ئەم هەموو نەبەراتە سەوتە جوانەی کە دێتە گوێی تۆ، خوا جەلە جەلالوهو خەزێنەیەکی وەهای داوە بە مێشک و عەقڵی تۆ کە ئەم سەوتانە لە یەکجیا کاتەوە. هەر جارێک سەوتێکت بینی بۆ جاری دووهەم بۆ دووبارە ببێتەوە، تۆ ئەو سەوتە ئەناسیتەوە. ئەزانی زۆر کات مۆبایلەکەت هەڵەگری، کەسێک قسەت لەگەڵا ئەکا بە ڕەقەمێکی تر، تۆ یەکسەر ئەزانی ئەو کەسە کێیە، چونکە لە زیهنی تۆیە ثابت بووە. ئەم نیعمەتە پێویستی بەوەیە کە شکرانە بژێری بکرێ. شکرانە بژێریش بەوە ئەکرێ ئەم نیعمەتی بیستنە لە شوێن خۆیان دابنرێ، چۆن خوا جەلە جەلالوهو بڕیاری داوە ئاوا گوێ لە شتانێ بگرین کە خوا قەراری داوە، خۆمان دوور بگرین لە شتانێک کە ڕەب العالەمین لێی نەهی کردوین. بزانە بیستنەکان لەم زەمەنەدا تووشی دەردێک و پەتایەکی زۆر گەورە هاتوون، ئەویش بریتە لە پەتای بیستنی گۆرانی. کاتێکی زۆری ئێمە، کاتێکی زۆری گەنج بە بیستنی گۆرانیەوە ئەڕوا. دیقەت بدە لەم ڕۆژەدا مۆبایلەکان، تەکسی و پاسەکان، ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکان، چاخانە و سیدیخانە، تەنانەت بووکی منداڵان، هەمووی هەر گۆرانیە و گۆرانی. هونەر بۆتە گۆرانێکی ڕوت. غەیری ئەوە وەرە سەیری یادە ماتەمیەکان کە، یادی ئەنفال، یادی هەڵەبجە، هەر بە گۆرانی و چەپڵە ڕێزانە. بزانە گوێکانمان ئاخێنراون، گوێکانمان کاز بوون لە بیستنی گۆرانێکی زۆر، کات بەسەردبرنێکی زۆر لە بەردەم گۆرانیە. غەیری ئەمە تاجیرەکان دیقەت بدە فێر بوون کە ناوی سیارەکان کە تازە دێنە ئەم وڵاتە ناوی گۆرانی بێژێکی لێ ئەنێن، چونکە عەقڵی ئێمە ئەناسن. ئێمە عاشقی گۆرانی بێژین و ئەوانیش بۆ ئەوەی ئەو کەلوپەلو ئەو شتەی کە هەیەە زیاتر بفرۆشێ بە ناوی گۆرانی بێژێکەوە ڕەواجی پێ ئەدەن. ئەمە هەر لە کوردستانە نییە، لە غەیری کوردستانیشە ئەمە هەیە. دیقەت بدە ناوەکان بەم شێوازە ئەنرێن، تۆ بڵێ ئێمە نەمانزانی بێت و ئەم گۆرانی بێژانە ئەم سەیارانەیان دروست کردبێ، تۆ بڵێ ئەم وڵاتە ئەمەندە گەیشت بێتە ئاستێکی تەقەدمی وەها ئەو خەڵکانەی کە ناویان بە سەیارەکانەوەیە. عەقڵی میلەت ئەبەن یانە سەیارە و با بڵێن شتی نوێ بۆ میلەتدا ئەهێن و دروسەکەن. خوا جەلە جەلالوهو لە قورئانە ئەفەرمێ ومن الناس من يشتري لهو الحديث ليضل عن سبيل الله بغير علم ويتخذها هزوا أولئك لهم عذاب مهين. ئەفەرمێ خەڵکانێک هەن ئەکڕن بکڕین مادەی خۆیان سەرفەکەن بۆچی؟ بۆ ئەوەی لهو الحديث بکڕن. لهو الحديث ولما ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمون لهو الحديث بریتێ لە گۆرانی. ابن مسعود و عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ هەردووکیان سوێنیان خوارد بەخوا کەمە بەس لە لهو الحديث گۆرانیە. خوا جەلە جەلالوهو ئەفەرمێ خەڵکانێک ئەکڕن
گۆرانی ئەکڕن بەڵێ ئەوە ئێمەین مادەی خۆمان سەرفەکەین پارەی خۆمان سەرفەکەین کەسێک ئەبینی کرێکارە بە ماندووبوون دواتر سیدیەک ئەکڕێ کە گۆرانێکی تایە نەعەقڵ نەعیلمی زیاد ناکا پێی ئەفەرمێ لیوضل عن سەبیل الله بغیر علم گۆرانی لە ڕێی خوا لات ئەدا بەبێ ئەوەی علمت ببێ بەبێ ئەوەی زانستت ببێ وردە وردە وەهات لێ وردە وردە دوور ئەکەویتەوە لە بەرنامەی خوا گومڕا ئەبی سەرگەردان ئەبی ئەفەرمێ ئولائیکە لەهم عەذاب مهین ئەو کەسانەی کە مادەی خۆیان سەرفەکەن چ دەوڵەت بێ مادەی خۆی سەرفکە چ کرێکارێکی داماو بێ مادەی خۆی سەرفکە هەر کەسێ لە پێناو گۆرانیان مادەی سەرفکە ئەفەرمێ ئولائیکە لەهم عەذاب مهین ئەوانە سزایەکی ڕسواکەر سزایەکی ڕوخێنەریان بۆ هەیە اینجا بزانە ئیمامی واحیدی ئەفەرمێ زۆرینەی مفەسیرەکان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ڕەئیان وایە کە لەهو الحەدیث بریتێ لە گۆرانی قاسمی کوڕی محەممەد ئەفەرمێ گۆرانی باتیلە هەموو باتیلێکیش لە ئاگرایە خوا پەنامان بدا گۆرانیەکان ئەقسامی هەیە گۆرانیەک کە یەک جۆر یەک شێوازی ئافرەتێک بێنێتە پێش چاوت بە هەر وەسیلەیەک بێ باسی هەر شوێنێکی ئافرەت بکات ئەو گۆرانیە بەرەو حرامە ڕوا حرامە بێ تەنها گۆرانیەک کە ئەگەر ملی بێ یانە گۆرانیەک بێ بەسەر وڵاتە بێ یانە بەسەر شاخ و داخێکا بێ یانە بەسەر عشقێکی حەقیقی ئیلاهیە بێ مەگەر ئەمانە پێیان بۆترێ گۆرانێکی دروست کە ئەمەش زۆر کات عولەما بە ناوێکی ترەوە ناوی ئەبەن بە ناوی غینا ئەوە ناوی نابن پێ ئەوترێ نەشید پێ ئەوترێ سرودەکان دروست و گۆرانیەکان نادروست ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پیاوێک هاتە لای و پێیوت پرسیاری لێکردوتی گۆرانی حکمی چییە فەرمووی باشە ئەگەر لە قیامەتە کاتێکەوە تەرازوو ڕاگیراوە نامەی ئەعمالەکانی تۆ لەوێ ڕاگیراون کاتێکەوە گۆرانیت بۆ هات گۆرانیەکان لە کام نامەتا دائەنرێ لە نامەی چاکەیە یا خراپە کابراوتی والله گۆرانی باتیلە لە خراپەیە دائەنرێ وتی اذهب فقد ئەفتەیتە نەفسەک بڕۆ تۆ فتوات بۆ نەفسی خۆتدا کە مادەم ئەزانی گۆرانی باتڵە دەبشزانە لە نامەی خراپەکان تا دائەنرێ قڕ بەسەر ئەبێ ئێمە چەند گوێمان لە گۆرانی گرتبێ و چۆن بۆمان کۆ بێتەوە و چۆن لە ڕۆژ و لە ساحەی مەحشەرا بزانە چۆن ئەخرێتە سەرکردەوە خراپەکان و چۆن کردەوە چاکەکانت سوک دەرئەچێ گۆرانی فوضەیلی کوڕ عیاضە فەرمێ نوشتەی زینایە سەر ئەکێشێ بۆ زینا چونکە زۆر کات جوانیەکانی ئافرەت دەرئەخات ئەو جوانیانەش وەها لە گەنج ئەکا وەها لە تۆ ئەکا کە سەرنجت بەرەو خراپە ڕابکێشێ یەزیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئیاکم والغینا هاوار بۆ ئێوە خۆتان بپارێزن لە گۆرانی فإنه ينقص الحياء گۆرانی حیا کەم ئەکاتەوە عەزیزانم بنۆڕنە ئەم میلەتە بزانە چۆن گۆرانی حیای لەم میلەتە کەم کردەوە باوکێک دائەنیشێ بە دیار تەلەڤیزیۆنەکەیەوە لەسەر گۆرانێکی بەرەڵڵا سیر ئەکات کچەکانی لە بەردەمیە خێزانی لە بەردەمیە کوڕەکانی لە بەردەمیە حیای لەناو ماڵەکانە کەم کردەوە ئەفەرمێ وەیەزید فی الشەهوە شەهوەتی ئینسانەکان زیادەکە بۆیە زۆر کات ئەبینی کەسێک کەوە بەهۆی گۆرانیەوە جانبی شەهوەتی ئەوەندە زیادی کردووە بەرەو خراپەکاری ئەڕوا بەرەو فەساد و زینا ئەڕوا ئەفەرمێ وەیوهدم المروءە مروءەت و پیاوەتی کەم ئەکاتەوە جا بزانە مروءەت و پیاوەتی ئینسان چۆن کەم ئەبێتەوە بەو شێوازە کەم ئەبێتەوە کە تۆ دیقەت ئەدەی باوکێک ئەمڕۆ ئەبینی کچەکەی بەو پەڕی ڕوتیەتە دەرەوە گۆرانی کاسی کردووە کوێری کردووە نابیسێ نابینێ پێی قبوڵ ئەکرێ ئەمە مروءەتی شکاوە ئەمە لە مروءەتی کەم بووەتەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەفەرمێ گۆرانی لە دڵەکاندا چۆن دەنکە گەنمێک ئەگەر بخەیتە ناو ئاو چەکەرە ئەکا ئەفەرمێ ئابە و شێوازەش دڵەکان کاتێکەوە مەزبوون بە گۆرانی چەکەرە ئەکەن بەڵام چەکەرە بەچی بە نیفاق خوا پەنامان با دڵەکان تووشی منافقی ئەبن زمانەکان نیفاقیان بۆ دروستە بێ ئەفەرمێ قورآن لەگەڵ گۆرانیدا لە دڵێکا کۆ نابنەوە عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەفەرمێ إن القرآن والغناء لا يجتمعان في قلب واحد گۆرانی لەگەڵ قورآندا لە دڵێکا کۆ نابنەوە لە دڵێکا جێگیر نابن یا ئەبێ ئەمیان بێ یا ئەبێ ئەویان بێ
قورآانی رب العالمین لەگەڵ قورآانی شێطان کە گۆرانیە لە دڵێکا کۆ نابنەوە ئەبێ دڵێک تەنها ساغ بێ بۆ قورآن بۆیە زۆر کات ئەبیسی و ئەبینی لەم مجتەمەعی ئێمەدا قورآن لێ ئەدرێ دڵەکان تەنگ ئەبن بە قورآن حەز بە بیستنی قورآن ناکەن حەز ئەکەن گوێیان لە قورآن نەبێ بۆ چونکە گۆرانی کاسی کردووە گۆرانی دڵی مراندووە اینجا ابن مسعود ئەفەرمێ گۆرانی ينقص العقل عقلی ئینسان کەم ئەکاتەوە چۆن عقلی کەم ناکاتەوە بیرکەرەوە کەسی وا هەیە ڕۆژانە کاتێکەوە شۆفێرە و ئۆتۆمبیلێکی پێیە ڕۆژانە 4 سەعات لە کاتی خۆی سەرفەکە کاتی خۆی کاتی جوانی خۆی 4 سەعات ئەفەوتێنێ بەهۆی گۆرانیەوە بیرکەرەوە لە هەفتەیەکە ئەبێ چەند کاتی فەوتێ لە مانگێکە لە ساڵێکە چەندێک لە کاتە جوانەکەی ئەفەوتێنێ چۆن ئەم کاتە نەخشین و جوانەی بەهەدەرە ئەبا بە بیستنی گۆرانی ئەگەر هەر ئەم کاتانە لە کۆمەڵی بەڕامیجی جوانە گوێ بیسکە و گوێ بگرێ ئەزانی چ سوودێک وەرەگرێ لەوە ئەچێ لە مدەیەکی کەمە بە ئەندازەی کەسێکەوە کۆلێژێکی تەواو کردووە ئەم ئەوەندە زانیاری کۆ بکاتەوە ئیبراهیم فەقێ کە یەکێکە لە نووسەرە میسریەکان و ناوبانگی یەکەمین مامۆستای جیهانی پێگەیشت و بەدەستهێنا ئەم کەسە پێت ئەڵێ هەوڵ بدە هەمیشە بەڕامیجی جوان لە ناو سیارەکەتدا دابنێ کاتەکانی خۆت بە بەڕامیجی چاکەوە سەرفکە جاری وا هەیە لە سیارەیەکە سەر ئەکەویت بۆ شوێنێکی دوور هەتا ئەگەیتە ئەوێ تۆ مسافری ماندووی شعوری تۆ ناپارێزرێ هەتا ئەوێ ڕژبەڵەک و زوڕنایە هەتا ئەوێ گۆرانی بێژێک لەو پەڕی نزمیە گۆرانی بۆ تۆ ئەڵێ و بە تۆدا ئەڵێ بە خوشک و کەسی تۆدا ئەڵێ ئەرێ کاتی ئەوە نەهاتووە کە ئێمە بیر بکەینەوە گۆرانی لەم میلەتەی ئێمەدا تەنها بەسەر عشقا ئەوترێ گۆرانی وەهای لێ هاتکەوە مۆدێلی زەعیف ببێ ئێستا وەهای لێ هاتووە گۆرانەکان دووبارە و سێبارە ئەکرێنەوە کچ گۆرانی کوڕ ئەڵێ کوڕ گۆرانی کچ ئەڵێ هەمووشی بەسەر عشقێکە ئەوترێ کە عشقەکە معنای دۆڕاویتیە عشقێکی ساف نییە هەموو گۆرانەکان غەمە بۆ عشقێک غەمە بۆ سەردەمانێکەوە دوو کەس پێکەوە عاشق بوون و دوایی درۆیان لەگەڵ یەکا کرد تۆ بڵێ ئەمە ئەو پەڕی نمونەی گەورەی گۆرانی نەبێ ئەو پەڕی ئەندازەی گۆرانی نەبێ کە پیایە بچریکێنن دیقەت بدە لە مستەوای گۆرانی کە چەند هاتووەتە خوارەوە ئەبینی کلیپێک کە پارەیەکی زۆری بۆ سەرفەکرێ لە شاخێکی هەورامان یا لە شاخێکی زۆر بەرز ئەبینی کەسێک گۆرانی ئەڵێ لەبری ئەوەی کچێکی کورد بە شوانیەوە و بە قوربەسەریەوە ببینرێ ئەبینی بە پێچەوانەوە چەند ئافرەتێکی ئەو پەڕی ڕوت بەسەر ئەم شاخەوە سەما ئەکەن دوو دیمەن کە هیچ شێوازێک بە هیچ شێوازێک یەکتری ناگرنەوە خەیری ئەوە بزانە ئەو پارەی لەو شتا سەرفەکرێ لە گۆرانیدا سەرفەکرێ کە ئەڵێ ئافرەتی وا هەیە بۆ گۆرانێکی و بۆ کلیپێکەوە بۆی سەرف کراوە 2 ملیۆن و زیاتریشی بۆ سەرف کراوە وەک لە ڕۆژنامەکانە بەیان کراوە دەوەرە دیقەت بدە ئەگەر بێت و ئەم پارەیە لە خەستەخانەیەکە لەم وڵاتە وێرانە سەرف بکرێ حیف نییە ئەم هەموو گەنجە هەیە بەبێ ئەوەی بتوانێت ماڵی خۆی دروستکە ئەم هەموو پارەی ئەم وڵاتە بە گۆرانی سەرف بکرێ بۆ گۆرانی تەقەدمێکی بە وڵات گەیان چەندێک وڵاتی پێش خست جا بزانە نعمەتی گوێ نعمەتێکی گەورەی ئەڵڵایە بەسەر سەرتەوە هوشیار بە ئاگادار بە ئەم نعمەتە لە شوێنی خۆیان بەکاربێنە ئاگاد لێبێ ئەم نعمەتەی ئەڵڵاه بەزایە نەدەی محاسەبە ئەکرێ لەسەری هەموو قسەیەک ئەیبیستی هەموو گۆرانێک گوێبیستی ئەبی لە ساحەی مەحشەرە ئەکەوێتە سەر نامەی ئەعمالت هوشیار بە نامەی ئەعمالت بە گۆرانی ڕەش نەکەیتەوە و گوێکانە لە گۆرانی بپارێزە تا بەرنامەیەکتر بەخواتە نەسپێرم والسلام عليكم